بسم الله الرحمن الرحیم منکو خوێندکارێکی کۆلێژی پزیشکی کە لە سلێمانیەوە هاتووم ڕاستی دەستخۆشیێکی زۆرم بۆتان هەیە بۆکردنەوەی کۆرسێکی لەم شێوەیە کە بەتایبەت بۆ چینی ئەمەی خوێندکاران زۆر پێویستە کە باگراوندی باشمان هەبێت لەسەر ئەو بوارەی کە لە مستەقبل قرارە هەڵی بژێرین بەنسبەت خۆمەوە کە حەزم بە بواری جەراحەیە لایەنی لابرۆسکۆپی شەکە لە لایەنە گرنگەکانی بواری جەراحەکە کەمترین ئەرکە بۆ سەر نەخۆش و بۆ سەر ڕەنگە دکتۆرەکەش کە ئاسانکاری شتیابێت بۆی کە بتوانێت مزاحفاتی سەر نەخۆشەکە کەم کاتەوە. ڕاستی نەخۆشخانەکە و خزمەتگوزارانی کە لێرە دابین کراوە ئەوەندەی کە من بەدیم کردووە لە ئاستی پێویستایە بە تەواوەتی هەم لایەنی پراکتیکیەوە کە ئەجهیزەکان کە هێنراون و دەرسی لەسەر خوێندرێت و ئیشی لەسەرەکەی هەموو لایەنی نەزەرێکەشی لە ئاستێکی زۆر پێشکەوتووەیە کە ینی هیچ شتێکی نەقز نییە ئەوەی کە هەستکەیت پێویست کات فڵان بابەتی لە ئاستێکی باشترەوە یان پێویستێکی زیاتری هەبێت. بەگشتی شۆک و نەخۆشخانەکە ڕاستی ژینگەیەکی زۆر لەباری گونجانەوە بۆ هەر کەسێک کە بێت لێرە فێر ببێت بەتایبەت ئێمە خوێندکاران نەگەر لە کۆرسانی لەم شێوەیە بەشداری بکەین دڵنیام کە سوودێکی زۆر بێت بۆ ژیانی زانستیمان لە مستەقبەلمانە. دەستخۆشی مامەتانەیە لەشتان ساغ بێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی